هاوڕێیان لەم وانەدادێن باس لە کۆمەلێک کردداری بیرکاریانە فانکشن و چۆنیەتی کارپێکردنیان لە ناو بەرنامەیە مایکرۆسۆفت ئەکسلی 2019 دەکەین. بۆ نمونە ئێستا لێرە کۆمەلێک فانکشنمان هەیە بمانەوێتن چۆنیەتی کارپێکردنیان چۆنە لە ناو بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل. یەکەمیان کردداری کۆکردنەوە. ئەگەر بمانەوێتن کۆکردنەوە لە ناو بەرنامەی ئەکسلدا بکەین، خشتێکمان لە بەردەست بێ بەم شێوەیە بمانەوێتن کردداری کۆکردنەوە بۆ هەر یەکێک لەمانە ئەنجام بدەین بە چەند ڕێگەیەک دەردەتوانین ئەم کرددارە بکەین. ئێستا بۆ نمونە ئەمن بمەوێتن کۆی گشتی فرۆشتنی 4 مانگی ئایفۆن ئەمریکی لە شاری نیویۆرک کۆ بکەمەوە. بۆ کردداری کۆکردنەوە کۆمەلێک ڕێگەمانە. ڕێگەی یەکەمیان دەتوانین یەکسانەی سەر کیبۆردا بگرین. اینجا مانگی یەکەم کلیک دەکەین، کۆی سەر کیبۆرد، مانگی دووەم، کۆ مانگی سێیەم، اینجا مانگی چوارم. اینجا ئینتێری سەر کیبۆرد دادەگرین. بەم شێوەیە کردداری کۆکردنەوەمان بۆ ئەنجام دەدات. بەڵام ئەگەر بێت و ئێمە داتایەکی زۆرمان لە بەردەست ببەڕێزان ئەو ڕێگەیە پەسەند نییە، بۆیە ئێمە ڕێگەیەکی تر بەکاردێنین. بەڕێزان کۆمەلێک ڕێگەمان هەیە، هەر ڕێگەیەک کە ئەتو پێت باشە دەتوانێت ئەو ڕێگەیە بەکاربێنێ. ئێمە باسی دەکەین چیان ڕێگەتان پێ باشە ئەو ڕێگە دەتوانین بەکاری بهێنن. ڕێگەی دووەم دەتوانین هە لەسەر تەبی هۆم گروپی ئیدیتینگ کلیک لەسەر ئۆتۆسان بکەین. کاتێکە کلیکمان کرد یاساکەمان بۆ دەنووسێت دەرێتن سنوورەکەی دیاری بکەتن. ئەوە لێرە سنوورەکەی دیاری دەکەین لە مانگی 1 تاکو مانگی 4. اینجا ئینتێری سەر کیبۆرد دادەگرین. بەم شێوەیەش دەتوانین کردداری کۆکردنەوە ئەنجام بدەین. هەر کرددارێکی بیرکاری ئەمە لە ناو بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسلدا بمانەوێت بیکەین، سەرەتا دەبێت یەکسانەی سەر کیبۆردا بگرین. ئەگەر بێت و ئێمە یەکسانە دانەگرین ئەوە مایکرۆسۆفت ئەکسل وەکو تێکست نووسین تەعامل لەگەری دەکات و وەکو بیرکاری ناتوانێتن عاملی لەگەر بکاتن. سام دەنووسین، اینجا کەوانە دەکەینەوە مانگی یەکەم تاکو مانگی چوارم، کلیکی ماوزەکەم دەست هەل ناگرم ڕادەکێشم، اینجا کەوانەکەی دادەخەم و ئینتێری سەر کیبۆرد دادەگرین. بەم شێوەیە کردداری کۆکردنەوە ئەنجام دەدات. بەڕێزان ڕێگەیەکی ترمان هەیە، لەسەر شریتی فۆرمۆلا ئەو شریتە ناوی فۆرمۆلا بارە کلیک لەسەر بەشی ئینسەر فانکشن دەکەین. کاتێکە کلیکمان کرد بۆکسێک بۆمان دەکرێتەوە یاخود ویندۆیەک بۆمان دەکرێتەوە. لەو بەشەیەدا ناوی فانکشنەکە دەنووسین. ئێستا بۆ نمونە من کردداری کۆکردنەوەم دەوێت دەنووسم سام، اینجا لێرە دیارە بۆمان دێنیتن چونکە پێشان بکارم مینایە یەکڕاست سامەکەم بۆ دێنیتن. ئەگەر نا کلیک لەسەر گۆڵ دەکەین هەموو ئەوانەی کە بە PTS دەست پێکرانە بۆمان لێرە پێشان دەداتن. کلیک لەسەر سام دەکەین، اینجا ئۆکەی دەکەین. کاتێکە کلیکمان کرد لێرەدا ویندۆیەکی ترمان بۆ دەکرێتەوە فانکشن. لە بەشی فانکشن ئەرگومنتس لە بەشی نمبەر 1 ئەوە ئەو ڕێنجەی کە دەمانەوێت کردداری کۆکردنەوەی تێدا ئەنجام بدەین دیاری دەکەین. بۆ نمونە ئەو 4 مانگە دەمەوێت کە کردداری کۆکردنەوە ئەنجامەکەی بەدەست بهێنم. کلیک لەسەر ئۆکێ دەکەم. بەم شێوەیە کردداری کۆکردنەوە بۆم ئەنجام دەدا. تاوان لێرەش بەڕێزانەکە سەیری بکەن ئەو فانکشنە یاخود ئەو هاوکێشە کە نووسیمانە لە بەشی فۆرمۆلا پێشان دەدرێتن. بەم شێوەیە بەڕێزان ڕێگەیەکی تر هەیە، دەتوانین بنووسین یەکسانە بە سام کەوانەکەی بکەینەوە ستوونی ئی ڕێزی چوارەم واتە ئی چوارەم، کۆ ستوونی F چوارەم، کۆ جی چوارەم، کۆ H چوارەم. اینجا کەوانەکەی دادەخەین دوای ئینتێری سەر کیبۆرد دادەگرین. بەم شێوەیەش دەتوانین کردداری کۆکردنەوە ئەنجام دەدە بەو یاسایە کە لێرە لە پێشمان دیارە. یاخود دەتوانین بە ڕێگەیەکی تر بەڕێزان یەکسانەی سەر کیبۆرد دەگرین، دەنووسین سام کەوانەکەی دەکەینەوە ئی چوارەم تاکو H چوارەم. بەڕێزان ئەو دوو نقطەیە کە لێرە دەبینن ئەوە واتای تا، واتە لە ئی چوارەم تاکو H چوارەم. سنوورەکەی بۆمان دیاری دەکرد. کەوانەکەی دادەخەین، اینجا ئینتێری سەر کیبۆرد. بەم شێوەیە کردداری کۆکردنەوە ئەنجام دەدەن. بەڕێزان کردداری لێ دەرکردن ئەگە بمانەوێتن دوو ژمارە لێک دەربکەن، بۆ نمونە لێرە 8م هەیە، لێرەش گریمان 5مان هەیە. دەمەوێت کردداری دەرکردن لەو دوو ژمارەیە بیکەم، واتە بچی یاسایەک وەکو کردداری کۆکردنەوە یەکسانە بە 8 کەم 5 8 کەم 5 واتە خانەی H 16 کەم I 16. ئینتێری سەر کیبۆرد. بەم شێوەیە کردداری کەمکردنەوە 8 کەم 5 یەکسانە بە 3. یاخۆ دەتوانین
لبو هر یکێک لەو خانانە بۆ نمونە دەنووسین یەکسانە بە مانگی 2 کەم مانگی 1 ئینتەر. بەم شێوەیە کردداری کەمکردن بۆ هەموو خانەکانی تر بۆمان ئەنجام دەدات. کردداری لێکدان، لێکدانی دوو خانە واتە جاران. ئەگە بمانەوێتن دوو خانە لێکی بدەین بۆ نمونە ئەو دوو خانەیە دەنووسین یەکسانە بە H16 واتە ئەو خانەیە جارانی سەر کیبۆردا دەگرین اینجا I16 ئینتەری سەر کیبۆرد بەم شێوەیە دەکەتە 5 جارانی هەر 40 بەم شێوەیە بۆمان ئەنجامەکەی دەرچێتن. یاخود دەتوانین هەر یەکێک لەو مانگانە جاران یەکێک لەو ژمارانە بکەین. گریمان دەنووسین یەکسانە بە مانگی 4 فی 5 ئینتەری سەر کیبۆرد بەم شێوەیە. ئەگەر بمەوێتن بۆ مانگەکانی تریش دەربچی بەڕێزان ئەوە چ دەکەین؟ لێرەدا جێگیری دەکەین. چۆن جێگیری دەکەین؟ کاتێکە کلیکمان کرد F4 سەر کیبۆرد دادەگرین جێگیر دەبی ژمارە کاتێکە کلیکمان کرد بۆ هەموو خانەکانی تر کردداری لێکدان ئەنجام دەداتن. گەورەترین ژمارە کاتێک بمانەوێتن گەورەترین ژمارە لە نێوان کۆمەلێک ژمارەدا دیاری بکەین. ئێستا لەوانە بمانەوێتن کامە مانگ زیاترین فرۆشتنی هەبووە دەنووسین یەکسانە بە ماکس واتە گەورەترین کەوانەکەی دەکەینەوە مانگەکان دیاری دەکەین کەوانەیدا دەخەین اینجا ئینتەری سەر کیبۆرد. ئێستا بۆ نمونە لێرەدا ئایفۆن ئەمریکی لە شاری نیویۆرک لە مانگی 2 زۆرترین فرۆشتنی هەبووە. لاپتۆپی بریتانی لە شاری لەندەن لە مانگی 2 زۆرترین فرۆشتنی هەبووە. بەم شێوەیە بچووکترین فرۆشتن یاخود بچووکترین ژمارە لە نێوان کۆمەلێک ژمارەدا یەکسانە سەر کیبۆردا دەگرین اینجا دەنووسین مین کەوانەی دەکەینەوە خانەکان دیاری دەکەین کە دەمانەوێتن کردداری کە تێدا ئەنجام بدەین اینجا کەوانەدا دەخێنن ئینتەر. بەم شێوەیە ئایفۆن ئەمریکی لە شاری نیویۆرک لە مانگی 4 کەمترین فرۆشتنی هەبووە. کاونت واتە ژماردن ژماردنی ئێستا لێرە ئەگە تەماشایکەن کان ژماردنی ئەو خانانەی ژمارەیان تێدایە ئەو خانانەی کە ژمارەیان تێدایە بۆمان دەژمێریتن دەنووسین یەکسانە بە کاونت کەوانەی دەکەینەوە خانەکانی خۆمان دیاری دەکەین کەوانەیدا دەخەین اینجا ئینتەری سەر کیبۆرد. بەڕێزان ئەگە سەیری بکەن من لە ئایفۆنەوە تاکو مانگی 4 دیاریم کرد بەڵام تەنها 4 ژمارە بۆمدا بۆ ئەو سێ خانەیە نووسینی تێدایە بۆیە ئەوەی ناژمێریتن تەنها ئەو خانانە دەژمێری کە ژمارەیان تێدایە ئەمەیان بۆ چییە؟ بۆ کاونت. لێرەدا کاونت ئیفمان هەیە کاونت ئیف بۆ ژماردنی ئەو خانانە کە ژمارە وە نووسین یاخود تێکستی تێدایە. کاونت A ببورن کاونت A بۆ ژماردنی ئەو خانانە کە نووسین لە ژمارە تێدایە دیاری دەکەین ئەو خانانە دیاری دەکەین کە مە بەسمانە اینجا کەوانەدا دەخێن ئینتەر. تەماشای بەڕێزان سەیریکەن لێرەیان ئێمە کانت بەکارمان هێنا تەنها ئەو خانانەی ژمار کە ژمارەی تێدایە بەڵام لە کاونت A ئەو خانانەی ژمار کە ژمارەی تێدایە و هەروەها نووسینیشی تێدایە 1 2 3 4 5 6 7 ئەوی تریان 1 2 3 4. بەڕێزان بەشێکی ترمان هەیە کۆنکێتنێت. کۆنکێتنێت بۆ چیە؟ بۆ لێکدانی دوو نووسین بەکاردێتن. لە دەرسی ڕابردوودا لە فلاش فیلمان خین چۆن دوو ناو لێک بدەین بەڵام لێرەشدا بە هەمان شێوە بەڕێزان کۆنکێتنێت بەکاردێتن بۆ لێکدانی دوو نووسین یاخود لەکاندنی دوو نووسین پێکەوە. ئێستا گەر بمەوێتن ئایفۆن ئەمریکی پێکەوە بلکێنم لە ناوەیەک خانەدا چ دەکەین؟ یەکسانە سەر کیبۆرد اینجا کۆنکێتنێتەکە دەنووسین دوای ئایفۆن کۆنتڕۆلی سەر کیبۆردا دەگرین اینجا وڵاتەکەی دیاری دەکەم کەوانەکەیدا دەخەین اینجا ئینتەری سەر کیبۆرد. بەم شێوەیە بۆمان دوو ناولێک دەدەن بەڵام ئەگەر سەیری بکەن بەڕێزان ئایفۆن ئەمریکی پێکەوە نووسراوە تا هیچ سپێسێک لە بینیاندا نییە. ئێمە چۆن ئەو کێشە چارەسەر بکەین؟ یەکەیە کلیک لەسەر خانەی یەکەم دەکەین لێرەدا
لبینی دو ستونکه دو کوتیشن دادنین لسه کیبورد اینجا سیمیکلومکی دیگه لنوان دو سیمیکلومکی دا سپیسک دادنین اینجا انتری سر کیبورد بم شویه ناوکان من بو لگ دکاته و واتا سپیسی لبینیان دادنیتن اما شان کنکین برزان average واتا تکرار کرداری تکرار اگر بمانویتن تکرار در بهینی بو نمونه خشتک من هبید بر شویه اما یان نمره قطابیه یا خود کارتی قطابیه که لورزه لیک لورزه کان ورزی کم یان ورزی دو مشکل هنیا بمانویتن تکرار لبو در بهینن پیش تکرار کی کرداری کو کرنو انجام بدین چون دکین فیر بوین طبعا یکسانه و سام کوانکی دکینوا دی یکم 20 دی دوام لگه شستکی کوانکی دار دخین اینجا انتری سر کیبورد بم شویه کرداری کو کرنو با من انجام دل سات لبابتی آین لسر سات نوتو هفتی ورگرتو بو خانکانی تر پیوسنا که دیسان یاسا که دوباره بکینوا اوا لو زاویه کاتک که ماوس دبین سری سهمکی دگورد کلیکی لای چپی ماوس دکین دست هل ناگرین دوای رای دکشیم برو خواروا بو خانکانی تر به همان شوه همو کرداری کو کرنوا انجام داد بمانویتن تکرای او بابتانه بزنید چونه دنیسین یکسانه بم average دبل کلیک دکین او نمرانه دمویتن بوم تکرای او نمرانه در بینیتن که دار دخین اینجا انتر معدل یاخد تکرای او قطابیه 86.75 دردتی بمشیوه همو خانکان کود کاتوا همو نمرکان کود کاتوا دابشی کوی گشتی بابتکان دکاتن بمشیوه لعفی سه تاکو افی 14 امیان تکرار انجامه که بزانین برای زانلره دا ایف من هیا ایف و تا دانانی مرچ لبو خانه که خود کملک خانه ایف لیره دا چون بکاری دینه برزم بمانویتن هر یکی کلو بابتانه در چوه یا خود کوتوه یکسانه سکی برده دگرین دنوسین ایف کوانه که دکینوه او خانه اگر گورترو یکسان بیتن به 50 اینجا سیمیکلومه که تماشا برزن لیره لوجیک تکسته اساوی نویسیتم افی سه گورتر و یکسان بی بپنچه اویان لوجیک تکسته لپاشه ویچه هاتیه سیمیکلوم لهنده کامپیوتر دا فارزه هیا کامپیوتری من اسادا سیمیکلوم هیا لهنده کامپیوتر دا فارزه هیا و کشنیه دنی سیمیکلومه که دا دنیم ولی افتروه که چی بیتن برزن درچو اگر 50 یا خب 50 بسر و بی با من بنویسیتن درچو بو تکس گودمان هر کاتگو اسمان تکس بنویسین دبیل ناو دبل کوتیشن بیتن لناو دبل کوتیشن دنویسین درچو اگر نه اوه یکمیان برزانا امیان لوجیک تکسته امیان ولی اوف تروه لهی سیمیان ولی اوف فالسکی سیمیکلوگم دادنین اینجا دبل کوتیشن اوجا فالسکی دادنین فالسکی چیه؟ کوتو وقتی اگه در نچو کوتو اینجا انتری سر کیبورد دادگرین بمشیوه او قطابیه نوعطو حفت اینایه کوتا در چوه بو خانکانی تر اخو بو بابتکانی ترش به همان شوه کلیک دکین سهمی موزه بین او زاویه شوه که ایده گوریتن تسهل ناگرین رای دکشین برو خواروا همو بابتک در چوه است اگر بمانویتن ببورن لو بابته کوتوه لو بابته کوتوه است اگر بمویتن او بابته که کوتوه صور ببید اول درس رابردو باسمان کل وانکان رابردو دا باسمان کل بشک داوه دکره لبشی conditional formatting دا چینه بشی conditional formatting اینجا الیره دتوانی داسایک با بنویسین با نمونه نیو رول اگر بروی دمانویتن اوی کوتوه که دیار بکن لیزن بچوکتر بیتن لپنجا او فرماتکی بچه شویک بیم خانکی سور بکن خودتوانی فونتکی سور بکن رنگی فونتکی سور بکن خانکش رنگی کی تر به بونمونه او رنگی به کلیکی اوکی دکی اینجا اوکی سایدی کم برزا او بابتا کلیک کوتوه رنگی که ده گربه بشویه اس اگر بمانویتن یکی کل بابتا کان که در چوه بی کوی یعنی کوتو بیتن بونمونه لو بابتا اگه شسته که بگوره لبو 15
بەم شێوەیە دەگۆڕێت لێرە کەوتو ڕەنگەکەش دەگۆڕێت لێرەش تێکراکەش دەگۆڕێتن و هەروە ئەگە بمانەوێتن یاسایەکی تر بکاربێنین جگە لەو یاسایەکی ئێستا بکارمانهێنا لە بەشی کۆندیشنال فۆرماتینگ لێزان پەنجابی ڕەنگەکەی بە چ شێوەیەک بیتن بۆ نمونە ئەوەیان بەو شێوەیە دەردەکەوێت ئەگەر لە 50 کەمتر بێ بەڕێزان ئەوی تر count if ئەمەیان تێکەلکردنی فۆرمۆلی count لەگەر فۆرمۆلی ifە فۆرمۆلی count لەگەر فۆرمۆلی ifە ئەستا بۆ نمونە ئەلێرە ئەگە بنووسین یەکسانە بە count if ئەتر بژمێریتن چ بۆمان بژمێریتن لەو ستونەی هەر بابەتێک لەناو کوتێشن بچووکتر بیتن لە 50 بۆم بژمێری سەیریکەم بەڕێزان دوو بابەتمان لە 50 کەمترە بەو شێوازە بەو یاسایە کاونتی بۆ ژماردنی ئەو خانانەی کە مەرجمان بۆ دانایە یعنی ئەو خانانەی کە ئێمە مەرجمان بۆ دانایە count if ئەو خانانە دەژمێری تەنها ئەو خانانە کە مەرجمان بۆ دانا ئەوە وەکو count و count 8 نییە گوتمان count لە بۆ ژماردنی ئەو خانانەیە کە ژمارەیان تێدایە count ئەی لە بۆ خۆژماردنی ئەو خانانەیە کە نووسین وە ژمارەیان تێدایە بەڵام count if بۆ ژماردنی ئەو خانانە کە ئێمە مەرجێک لە بۆی دادەن ئێستا ئێمە مەرجیمە لێرەدا چییە؟ مەرجەکە ئێوە هەر یەکێک لەوانە کەمتر بیتن لە 50 ژمارەکەی بۆمان لێرە بنووسیتن گریمان ئێستا ئەگەر ئێمە بمانەوێتن یەکێکی تر لەوانە بگۆڕین ئەوان بکەینە 10 مباشر ئەوان سۆر دەبیتن ئەوەشیان ژمارە دەبیتە 3 ئەگەر ناجەحی بکەین دەبیتە ژمارە 2 ئەوەش دەگۆڕێ ڕێژەکەشی دەگۆڕێتن بەڕێزان ئەموانەش کۆتایی پێهاتی هیوادارم زۆرترین سووتان لێ بینێ بیتن ئەگەر ئەو جۆرە فێرکارانە بەدڵتانە سابسکرایبی کەناڵەکەم بکەن لایک و کۆمنت بکەن هەر پێشنیارێکتان هەیە هەر پرسیارێکتان هەیە لە کۆمنتەکان بۆم بنووسن بە خۆشحاڵیەوە ئینشەڵڵا بەبێ توانە وەڵامی بەڕێستان دەدەینەوە زۆر سوپاس